سڵاوبێنرانی خۆشەویست لە بەرنامەیەکی دیکەی لاپەڕی حەوت میوانی ماڵەکانتانین لەگەڵمان بن. وتەبێژی دەوڵەتی ئێران باسی لە وەدی نەهاتنی بڕی 31,000 ملیارد لە داهاتە پێشبینی کراوەکان لە بودجەی ساڵی 93 کردووەتی بە شێوەی سروشتی لەگەڵ کەسری بودجە بەڕوو دەبێتەوە. بەپێی وتەیە هەواڵنێری ئێرنا محەممەد باقر نەوبەخت ڕۆژی چوارشەمە هەفتەی بەفرامبار لە توێژێکدا ڕایگەاند بەپێی پێشبینیەکانی ئێمە تا کۆتایی ئەم ساڵ 31,000 ملیارد تمەن کەسری بودجەمان دەبێت و هەروەها لە درێژەشدا ڕایگەاند ئەو کەسری بودجەیە لەسەر ئیدارەکردنی وڵات کاردانەوەی نابێت، بەڵام ئاماژەی بە ڕێگە چارەکان و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی دەوڵات لەگەڵ ئەو مەسەلەیە نەکرد. با لە بەرچاوگرتنی نرخی ئێستای دۆلار لە ئێران کە 3500 تمەنە کەسری بودجە تا کۆتایی ئەم ساڵ بەرامبەر دەبێت لەگەڵ 9 ملیارد دۆلار. راپۆرتێک لەم بارەیەوە. وتەبێژی دەوڵەتی ئێران باسی لە وەدی نەهاتنی بڕی 31,000 ملیارد تمەن لە داهاتە پێشبینی کراوەکان لە بودجەی ساڵی 93 کردو وتی بە شێوەی سروشتی لەگەڵ کەسری بودجە بەرەوڕوو دەبینەوە. بەپێی وتەی هەواڵنێری ئێرنا محەممەد باقر نەوبەخت ڕۆژی چوارشەمە هەفتەی بەفرامبار لە توێژێکدا ڕایگەاند بەپێی پێشبینیەکانی ئێمە تا کۆتایی ئەم ساڵ 31,000 ملیارد تمەن کەسری بودجەمان دەبێت و هەروەها لە درێژدا ڕایگەاند ئەو کەسری بودجەیە لەسەر ئیدارەکردنی وڵات کاردانەوەی نابێت، بەڵام ئاماژەی بە ڕێگەچارە و چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی دەوڵەت لەگەڵ ئەو مەسەلەیە نەکرد. بە لە بەرچاوگرتنی نرخی ئێستای دۆلار لە ئێران کە 3500 تمەنە کەسری بودجە تا کۆتایی ئەمساڵ بەرامبەر دەبێت لەگەڵ 9 ملیارد دلار. ئەو وتانەی کاربەدەستانی دەوڵەت و لەوانە نەوبەخت لە کاتێکدایەکە ڕۆژی 8 بەفرامبار وتبووی ئەگەر نرخی نەوت بگاتە 35 دلاریش کاریگەری لەسەر ئێمە نابێت و بە ئاسانی کۆنتڕۆڵ دەکرێت. وتەبێژی دەوڵەتی ئێران ڕۆژی چوارشەمە سەبارەت بە ڕوونکردنەوەی قسەکانی خۆی وتی لە ئێستادا بودجەی ئەمساڵی دەوڵەت لەسەر داهاتی نەوت بە نرخی 71,000 ملیارد تمەن دانراوە و ئەگەر ئەو داهاتەی نەوتی سفر بێتەوە هەوڵ دەدەین بودجەی جاری عمرانی تا ئاستی 71,000 ملیارد تمەن کەم بکەینەوە. پێشووتر هەواڵنێری ئێرنا لە راپۆرتێکدا بڵاوی کردبووەوە کە داهاتە نەوتیەکان 33% بودجەی ساڵی 94 لەخۆ دەگرن لە حاڵێکدا ئەو نرخە بۆ ئەمساڵ 50% بودجەی لەخۆ گرتووە. لە گەڵاڵەی بودجەی ساڵی 93 ڕژیمی کۆماری ئیسلامی ئێراندا نرخی نەوت لە بەرامبەر 100 دلار بۆ هەر بۆشکەیەک پێشبینی کراوە، بەڵام پاش دابەزینی بەرچاوی نرخی نەوت لە مانگەکانی ڕابردوودا زۆرێک لە بەرپرسان و هەروەها ڕاگەیاندنەکان ئاماژیان بە کەسری بودجە کردووە. هەر لەو پەیوەندیەدا بێژەن زەنگەنا وەزیری نەوت لە ڕێکەوتی 14 بەفرامبار لە کۆبوونەوەیەکی شاراوەی مەجلسی ئێراندا سەبارەت بە نرخی نەوت ڕایگەاند پێشبینی ئەوە لە ئارادەیە کە نرخی نەوت تا کۆتایی ساڵی 2016 لە نرخی خوار 79 دلار بمێنێتەوە. هەروها عەلی ئەکبەر کەمیجانی جێگری بانکی مەرکەزی 15 بەفرامبار وتی کاریگەری سەرەکی دابەزینی نرخی نەوت لە مانگەکانی کۆتایی ئەمساڵدا خۆی نیشان دەدات و کاردانەوەی بەرچاوی ئەو کەسری بودجەیە لە ڕووی ناچاریەوە لەسەر بودجێ عمرانیەکان دەبێت. بەڵە بەڕێزان کەناسانی ئابووری لەو باوەڕدان کە بوونی کەسری بودجەی کەم و بە شێوەی نابەردەوام بە پسانەوە بۆ بەڕێوەبردنی ئابووری پرسێکی پێویستە، بەڵام ئەگەر بێت و کەسری بودجە زۆر و بە شێوەی بەردەوام و لا چەندین ساڵ لەسەر یەک ڕووبدات کاریگەری خراپ و نەرێنی لەسەر بارودۆخی ئابووری کۆمەلگا دەبێت تا ئەو جێگایە کە بەرزبوونەوەی هەڵاوسان، دابەزینی وەبەرهێنان و بەرهەمهێنان، دابەزینی گەشەی ئابووری، دابەزینی بارەوەری، درێژەبوونەوەی ماوە و تەمەنی پلانە خزمەتگوزاریەکان و سەرفکردنی بەردەوامی پاشەکەوتی ئەرزی لە دەرەنجامە نەرێنەکانی دێتە ئەژمار. بەدینەهاتنی داهاتی ماڵیاتی بە پێی بەراوردەکانی ناو گەڵاڵەی بودجەی ساڵانە، دابەزینی داهاتی ئەرزی کە ڕاستەوخۆ لەژێر کاریگەری داهاتی نەوتە، هەڵاوسانی لە ڕادەبەدەر و کۆنتڕۆڵ نەکرا و زیادبوونی حەشیمەت لە هۆکارەکانی سەرەکی کەسری بودجەی زیادە و بەردەوامە لە کۆماری ئیسلامی. هەڵبەت دەبێت گەمارۆ نێودوڵەتەکانیش بۆ فاکتەرانە زیاد بکەین کە بۆ بەهۆی سەرفکردنی پارەیەکی زۆر وەکو یارانە و یارمەتی بە بەشە جیاوازەکان. و ڕاستی ئەوەیە کە هەر یەک لەو فاکتەرانە دەکرێت لە ڕێگای بەڕێوەبەرایەتیەکی زانستی و بەرپرسانە کۆنتڕۆڵ بکرێن.
بەڵام بەداخەوە کۆماری ئیسلامی هەرگیز ملکەتی ئاسازانستیەکانی بەشی ئابووری و هەروەها ستانداردە زانستی و نێودەوڵەتیەکان نەبووە و دەرەنجامەکەشی ئەو کارەساتەیە کە دەیبینن. پشتبەستنی نازانستی بە داهاتی نەوت کە هەر سەد بۆی هەیە هەڵکشان و داکشان بەخۆ ببینێت و هەروەها تێچووی پلانە دەرەکیەکانی حکوومەت بۆ دەستێوەردان لە ناوچە جیاوازەکان و هەروەها نەبوونی بەڕێبەرایەتیەکی زانستی وای کردووە کە ئەو نەخۆشیە بەرۆکی ئابووری ئێران بگرێت. گرفتێک کە دوای 36 ساڵ چارەسەر نەکراوە و پێی ناچێت هەرگیز چارەسەر بکرێت. و بە راپۆرت و هەواڵەیە دەچینە فەرانسا و فرانسوا ئۆلاند سەرۆکۆماری فەرەنسا ڕۆژی پێنجشەممە 18 بەفرانبار بەهۆی هێرشی تێرۆریستی بۆ سەر دەفتەری بڵاوکراوەی شارلی ئێبدۆ کە لە کاتی ڕووداوەدا لانیکەم 12 کەس کوژان ڕۆژی ماتەمەنی گشتی ڕاگەیاند. فرانسوا ئۆلاند لە پەیامێکدا ڕێگەیاندوە یەکگرتووی باشترین چەکی ئێمە دەبێت. هیچ شتێک ناتوانێت لە ناو ئێمە دووبەرەکایەتی دروست بکات و ئێمە لە یەک جیا بکاتەوە. ئازادی هەموو کات بەهێزتر لە کۆنەپەرستی دەبێت. لە هەمان کاتدا دەیان هەزار کە لە شارەمەندانی فەرەنسا بۆ یادی قوربانیانی هێرشی تێرۆریستی لە شەقامەکانی پاریس و شارەکانی دیکەی فەرەنسا کۆبوونەوەیان ئەنجامدا. لە کاتی هێرشی چەندین کەس لە ئیسلامی توندڕەوەکان بۆ سەر حوتونامەی شارلی ئێبدۆ 12 کەس کوژان و 11 کەسی دیکەش بریندار بوون. راپۆرتی هاوکارم ببینن. فرانسوا ئۆلاند سەرۆکۆماری فەرەنسا ڕۆژی پێنجشەممە 18 بەفرانبار بەهۆی هێرشی تێرۆریستی بۆ سەر دەفتەری بڵاوکراوەی فۆکاهی شارلی ئێبدۆ کە لە کاتی ئەو ڕووداوەدا لانیکەم 12 کەس کوژان ڕۆژی ماتەمینی گشتی ڕاگەیاند. فرانسوا ئۆلاند لە پەیامێکدا ڕایگەیاندووە یەکگرتووی باشترین چەکی ئێمە دەبێت. هیچ شتێک ناتوانێت لە ناو ئێمە دووبەرەکایەتی دروست بکات و ئێمە لە یەک جیا بکاتەوە. ئازادی هەموو کات بەهێزتر لە کۆنەپەرستی دەبێت. لە هەمان کاتدا دەیان هەزار کەس لە شارۆمەندانی فەرەنسا بۆ یادی قوربانیانی هێرشی تێرۆریستی لە شەقامەکانی پاریس و شارەکانی دیکەی فەرەنسا کۆبوونەوەیان ئەنجامداوە. لە کاتی هێرشی چەندین کەس لە ئیسلامیە تۆندڕەوەکان بۆ سەر حوتونامەی شارلی ئێبدۆ 12 کەس کوژران و 11 کەسی دیکەش بریندار بوون. ئەو حوتونامە ساڵی 2011 کاریکاتۆرێکی سەبارەت بە پەیغەمبەری ئیسلام بڵاو کردەوە کە لە دواییدا ئەو حوتونامەیە ئاگری تێبەردرا. لەو گرتە ڤیدیۆیانە کە لە ڕووداوە تێرۆریستەکە بڵاوکراونەتەوە و بە پێی راپۆرتی میدیا نێونەتەوەیەکان ئەو کەسانە کە هێرشیان کردووەتە سەر ئەو دەفتەرە لە ئیسلامیە تۆندڕەوەکان بوون. ئەم ڕووداوە کاردانەوەی جیهانی بەدواوە بووە و چەندین کەسایەتی و ڕێبەری وڵاتان ئەو کردەوەیان مەحکوم کردووە. لەم پەیوەندیەدا بانکیمۆن سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەو کردەوە تێرۆریستیەی مەحکوم کردووە و خوازیاری شناسایی بکەرانی ئەو کردەوەیە بووە. هەواڵنەری ئاسۆشیەتد پرێس ڕایگەیاندووە سکرتێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هێرشی چەندین کەس بۆ سەر دەفتەری حوتونامەی شارلی ئێبدۆ کە بووە هۆی کوژرانی 12 کەس و برینداربوونی زیاتر لە 11 کەسی بە توندی مەحکوم کردووە. لە لایەکی دیکەوە بەپێی راپۆرتی هەواڵنەری ڕۆیتەرز باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا بە مەحکومکردنی ئەو ڕووداوە ئەو کردەوە تێرۆریستیەی دژی کۆنترین هاوپەیمانی ئەمریکا واتە فەرەنسا ناو لێبردوو پێشنیاری هاوکاری بۆ شناسایی و دەستگیری بکەرانی ئەو هێرشەیدا. ئۆباما لەم پەیوەندیەدا ڕایگەیاندووە ئێمە لەگەڵ فەرەنسا لە پەیوەندی داین و بڕیارمان بە دەوڵەتی خۆمانداوە کە هەر جۆرە هاوکاریەکی پێویست ئەنجام بدات تا تێرۆریستەکان بگەنە دادگا. لە لایەکی دیکەوە دێڤید کامرۆن سەرۆکوەزیرانی بریتانیا لە کاردانەوە با ئەو ڕووداوە ئەو هێرشەی بەتوندی مەحکوم کردووە و ئەوەی باس کردووەکە ئێمە لەگەڵ خەڵکی فەرەنسا دژی تێرۆریستان و بەرگری لە ئازادی بەیان ڕادەوەستین. هەروەها ئەنگێلا مێرکەل سەدرعەزەمی ئەڵمان هێرش بۆ سەر حوتونامەی شارلی ئێبدۆی بەتوندی مەحکوم کردووە و ئەو ڕووداوەی هێرش بۆ سەر ئازادی بەیان و ڕاگەیاندن ناو لێبردووە. هەروەها یەکێتی عەرەب بە پەیوەستبوون بە شەپۆلی جیهانی کاردانەوەکان دژی هێرشی تێرۆریستی بۆ سەر حوتونامەی شارلی ئێبدۆ لەلایەن نەبیل عەرەبی سکرتێری یەکێتی عەرەب ڕایگەیاندووەکە ئەو ڕووداوە بەتوندی مەحکوم دەکات. هەروەها بەرپرسانی عەرەبستانی سعودی و دەوڵەتی قەتەر لەم بارەوە هەڵوێستی خۆیان ڕاگەیاندووە و ئەو هێرشیان مەحکوم کردووە. لەلایەکی دیکەوە جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا پێترۆ پۆرۆشێنکۆ سەرۆکۆماری ئوکراین ئەو هێرشانیان مەحکوم کردووە. لە هەوڵی پۆلیسی فەرەنسا بۆ دەستگیرکردنی بکەرانی هێرشی ترۆریستی کە بووە هۆی کوژرانی 12 کەس و برینداربوونی زیاتر لە 11 کەس 3 کەس بە ناوەکانی سەعید کەواشی و شەریف کەواشی و
حەمید موراد دەستگیر کران کە گومانی ئەوە دەکرێت دەستیان لە ئەو هێرشە بوو بێت. بەڵەبەرزان لە کاتێکدا کارێبەرانی بەناوبانگی جیهان و تەنانەت مامۆستایانی ئاینی موسڵمان کردەوە تروریستەکەی پاریسیان بە توندی ئیدانە کرد، خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی دشکردەوەیەکی لە خۆی نیشان نەدا و پێی باشتر بوو بێدەنگی ڕابگرێت و خۆی لەو پرسە گرینگە نەدات. ڕوونە کۆماری ئیسلامی لەلایەک ناتوانێت ئیدانەی کارەساتێ بکات کە بۆ خۆی 36 ساڵە تەبلیغی بۆ دەکات و لەلایەکی دیکەشەوە پاڵپشتی لەو جنایەتە و لەم کاتە هەستیارەدا دەتوانێت دەرەنجامێکی خراپی بۆ تاران هەبێت. بۆیە خامنەی بە باشی زانی لانی کەم بە شێوەی ڕسمی باسی ئەو ڕووداوە نەکات و لە ئیدانەکردن یان پەشڕاستکردنەوەی خۆی دوور بگرێت. بە هەر شێوە ناکرێت دوو خاڵ لەو ڕووداوەدا ڕەچاو نەکەین. یەکەم ئەوەی کە ڕادیکالیسمی ئیسلامی لەم ساڵانەدا و بە پشتبەستن بە سەرچاوەی ماڵی بەهێز لەلایەن چەندین وڵاتی موسڵمان و بەتایبەت عەرەبیەکان بە شێوەیەکی بەربڵاو و پەرەی سندووە و لە کاتی ئێستادا بۆ بە گەورەترین مەترسی سەردەم بۆ سەر کۆمەڵگای نەودەوڵەتی. مەترسیەکی بەهێز و ماڵوێرانکەر کە ئەگەر بێت و لە کورتخایەندا بەسەری زاڵ نەبن و لە ناوی نەبن دەتوانێت بۆ دەیان ساڵ ژیانی ئاسایی مرۆڤ بخاتە ژێر کاریگەری نەرێنەکانی. ڕاستی ئەوەیە کە بەڕووڕووبوونەوە لەگەڵ تەروریسم و ڕادیکالیسمی ئیسلامی تەنیا لە ڕێگای هاوکاریەکی ڕاستەقینە و بەربڵاوی جیهانی ئیمکانی هەیە و بە پلانی کورتماوە و یا جۆرباجۆری ئەوڵات و ئەوڵات یان هاوپەیمانێکی بچووک ناکرێت ئەو دیاردەقیزەوەنە لە ڕێشەوە بسووتێنین. ناوبڕێک. و لە خاڵی دووهەم بۆ ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵی مەلاکان لەو دیاردەیە ڕوون و بەرچاوە و سەلمێنراوە. ڕاستی ئەوەیە کە کۆماری ئیسلامی یەکەم حکوومەت لە ناوچەکە بوو کە دروشمی هەناردەکردنی شۆش و بڵاوکردنەوەی بیرۆکەی ئیسلامی سیاسی لە ناوچە و جیهانی وەکو دۆکتۆرۆنی سیاسەتی دەرەکی خۆی ڕاگەیاند. خاڵی بەرچاو ئەوەیە کە بۆ گەیشتن بەو ئامانجە استراتیژیکە تاران تیرۆری وەکو کەرەستەی سەرەکی و کاریگەر بەکارهێنا کە هەر لە ناڕازیانی ناوخۆیی تا دیپلۆماتە بیانەکانی لەخۆ دەگرتەوە. لەم نێوانەدا بەداخەوە وڵاتانی ئوروپایی لەبەر هەندێک بەرژەوەندی سیاسی و ئابووری زۆر جار خۆیان لەو سیاسەتانی کۆماری ئیسلامی گێر کرد و بەم شێوەیە تاهات ئەو دیاردەیە پەرەیسەند. ناکرێت حاشا بکەین کە کۆماری ئیسلامی سەرەکیترین ئۆلگو و هێمایە بۆ گروپە تروریستەکان لە ئاست ناوچە و جیهان. و هەواڵێکی دیکە و نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ لە دابەزیندایە و ئەوەش نیگەرانەی ژمارەیەک لە وڵاتانی بەدواوەیە. لە نوێترین هەواڵەکاندا بەپێی ئەماری ڕێکخراوی ئۆپێک نرخی نەوت گەشتە کەمترین ڕێژەی خۆی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا. هاوکار لەگەڵ بڵاوبوونەوەی و هەواڵە و دابەزینی نرخی جیهانی نەوت لە راپۆرتەکاندا بڵاوبووتەوە کە عەرەبستان و ئیماراتی یەکگرتووی عەرەبی لە کەنداوی فارس هیچ هەوڵێکیان بۆ کەمکردنەوەی ئاستی و بەرهێنانی نەوت و پشتیوانی لە نرخی جیهانی نەوت نیشان نەداوە. بەپێی ئامارەکانی بڵاوبووەوە لەلایەن ئۆپیکەوە نرخی نەوت لە ڕێکەوتی 16 بەفرامبەر 46 دلار و 62 سنت ڕاگەیەندراوە. ئامارەکان بازەوە دەکەن کە نرخی نەوتی ئۆپیک لە ئۆکتۆبری ساڵی پێشەوە کە نرخی نەوت 90 دلار و 40 سنت بوو هەتا ئەمڕۆ بۆ ڕێژەی 50% دابەزینی بەخۆوە بینیوە. نەوتی ئۆپیک بریتیا لە نەوتی وڵاتەکانی ئەلجەزایر، ئەنگۆلا، ئێکوادۆر، ئێران، عێراق، کۆوێیت، لیبی، نێجریە، قەتەر، عەرەبستان، ئیمارات و ڤێنزوێلا. راپۆرتێک لەم بارەیەوە. نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ لە دابەزیندایە و ئەوەش نیگەرانی ژمارەیەک لە وڵاتانی بەدواوەیە. لە نوێترین هەواڵەکاندا بەپێی ئاماری ڕێکخراوی ئۆپێک نرخی نەوت گەیشتووەتە کەمترین ڕێژەی خۆی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا. هاوکار لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو هەواڵە و دابەزینی نرخی جیهانی نەوت لە راپۆرتەکاندا بڵاوبووەتەوە کە عەرەبستان و ئیماراتی یەکگرتووی عەرەبی لە کەنداوی فەرد هیچ هەوڵێکیان بۆ کەمکردنەوەی ئاستی و بەرهێنانی نەوت و پشتیوانی لە نرخی جیهانی نەوت نیشان نەداوە. بەپێی ئامارەکانی بڵاوبووەوە لەلایەن ئۆپێکەوە نرخی نەوت لە ڕێکەوتی 16 بەفرامبەر 46 دلار و 62 سنت ڕاگەیەندراوە. ئامارەکان باس لەوە دەکەن کە نرخی نەوتی ئۆپێک لە ئۆکتۆبری ساڵی پێشەوە کە نرخی نەوت 90 دلار و 40 سنت بوو هەتا ئەمڕۆ بۆ ڕێژەی 50% دابەزینی بەخۆیەوە بینیوە. نەوتی ئۆپێک بریتیە لە نەوتی وڵاتەکانی ئەلجەزایر، ئەنگۆلا، ئێکوادۆر، ئێران، عێراق، کووەیت،
لیبی، نایجێریا، قەتەر، عەرەبستان، ئیمارەت و ڤێنزوێلا. هاوکار لەگەڵ بەردەوامی لێدوانەکان لەسەر نرخی نەوت و کاردانەوەی وڵاتان، سەرۆکۆماری ڤێنزوێلا کە بۆ تاوتوێکردنی ڕێگەکانی پێشگیریکردن لە بەردەوامی دابەزینی نرخی نەوت سەردانی ئێرانی کردووە و چاوی بەکاربەدەستانی ئەم وڵاتە کەوتووە. نیکۆلاس مادۆرۆ سەرۆک کۆماری ڤێنزوێلا لەو سەردانی بۆ ئێران لەگەڵ حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران و خامنەی ڕێبەری ڕژیم دانیشتنی بووە. دوولایەن زۆر بە توندی نیگەرانی خۆیان لە بابەت دابەزینی نرخی نەوت دەربڕیوە. خامنەی لەم کۆبوونەوەیەدا ڕوو بە سەرۆکۆماری ڤێنزوێلا وتوویەتی دوژمنە هاوبەشەکانی ئێمە نەوت وەکو چەکێکی سیاسی بەکاردێن و بە دڵنیاییەوە ئەوان نەخشیان لە دابەزینی نرخی نەوتدا هەیە. خامنەی هەرچەند بە ڕاشکاوی ناوی هیچ وڵاتێکی نەهێنا، بەڵام ڕژیمی ئێران عەرەبستانی سعودی بە بەرپرسی دابەزینی نرخی نەوت دەزانێ و تا ئێستا چەندین جار کاربەدەستانی کۆماری ئیسلامی ڕایان گەیاندووە کە دابەزینی نرخی نەوت پلانێکی دوژمنکارانەیە. ئێران و ڤێنزوێلا دوو وڵاتی ئەندامی ڕێکخراوی ئۆپێکن کە بەهۆی دابەزینی نرخی نەوت تووشی گرفتی جدیاتون. سەرەڕای دابەزینی نرخی نەوتی ئۆپێک بەپێی راپۆرتی ڕۆیترز، وڵاتانی عەرەبی ئەندامی ئۆپێک خۆیان بواردووە لە کەمکردنەوەی ئاسی بەرامهێنانی نەوتی خۆیان و ئەوەی ئاشکرا بوو ئەوە بوو کە ئەگەر تەنانەت نرخی نەوت بگاتە خوار 50 دۆلاریش لە وڵاتانی عەرەبی ئەندامی ئۆپێک نیشانەیەک لە گۆڕینی هەڵوێستی ئەو وڵاتانە بەدی ناکرێت. پاش بەردەوامی دابەزینی نرخی نەوت، 12 وڵاتی ئەندامی ئۆپێک سەرماوەزی ئەمساڵ دانیشتنێکیان لە ئاستی وەزیرانی نەوت بەڕێوە برد، بەڵام لەسەر کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوتی ئەو ڕێکخراوەیە بەڕێکەوتن نەگەیشتن و ئەوەش بوو بەهۆی دابەزینی هەرچی زیاتری نرخی نەوت. نرخە جیهانیەکانی نەوت لە ماوەی 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 2 بەرابەر دابەزیوە. لەناو وڵاتانی بەرهەمهێنەری نەوت یان نەوتی دەتوانین بڵێن نۆروێژ تەنیا وڵاتی پێشکەوتوویە لەو دۆستەدا کە کەمتر لەوانی دیکە پشتی بەداهاتی نەوت نەبەستۆ و لە دەرانجامەکانیشدا دابەزینی نرخی نەوت یان کاریگەری ئەو توێی نابێت لەسەر ئابووری ئەو وڵاتە یان هیچ کاریگەرێکی نابێت. بەڵام وڵاتانی دیکەی نەوتی بە شێوەیەکی بەربڵاو و بنەڕەتی ئابوووریەکەیان بەداهاتی نەوت گرێدراوە و سێریش لەوەدایە کە هیچ یەکیانە وڵاتانی پێشکەوتوو نین، واتە لە ماوەی چەندین دەی ڕابردوو بگرە 100 ساڵی ڕابردوو کە دەستیان کردو بە دەرهێنان و هەناردەکردنی نەوت هەرگیز نەیانتوانیوە لەو سامانە نەوتی و سروشتیە بۆ پێشخستنی وڵاتەکەیان کەڵک وەرگرن و هەمیشە پشتیان بەو داهاتە بەستۆ و تەنانەت نەوت بووە بە ئامرازێک بۆ سەرکوتکردنی خەڵکی ناوخۆ و سەخامگیری زیاتری دیکتاتۆریەت. لەم نێوانەدا باردۆخی ئێران لە هەمووان شڕتر و نالەبارترە. کۆماری ئیسلامی جگە لە پەیڕەوکردنی ئابوورێکی تەواو نەوتی چەندین سیاسەتی هەڵەی دیکەی هەبووە کە لەم کاتەدا زەخت و فشارەکان بۆ سەری چەند قات زیاتر دەکات لە چاو وڵاتانی دیکە. حکوومەتی کۆماری ئیسلامی بە جێگەی ئەوەی کە داهاتی نەوت سەرفی پێشخستنی ئابووری و زانستی و تەکنۆلۆژیای وڵات بکات، سەرفی دامەزرانی دەیان ناوەندی سەربازی و میلیشیایی لە ناوخۆ و لە ناوچە کرد کە دەیان ملیار دلار بودجەی ئەو ناوەندانەیە. دووهەم، کۆماری ئیسلامی هەرگیز گوێی نەدایە نۆژنکردنەوەی بەشی نەوت و گاز تا ئەو جێگایی کە لە کاتی ئێستادا ڕێژەیەکی بەرچاو لە بیرەنەوتەکانی ئێران بە کەڵکی دەرهێنانی نەوت ناخۆن. لەم نێوانەدا گەمارە و نێودەوڵەتەکانیش کاریگەری تایبەتی خۆیان هەبووە و بوونەتە هۆی ئەوەی کە ئێران دەستی بە تەکنۆلۆژی مۆدێرن لۆ بوارەدا نەگات کە هەڵبەت هۆکاری سەرەکی ئەم گەمارەگەلا ڕوونە. هەروەها لە ماوەی ئەو 36 ساڵە کۆماری ئیسلامی ئێران هەرگیز نەیتوانی خۆی لەو شێوە ئابووریە کە بە توندی گرێدراوی داهاتی نەوتا ڕزگار بکات و تەنانەت تا هاتۆ زۆرتر پشتی بە داهاتی نەوت بەستووە. بۆیە لە کاتی ئێستادا دەبینین بە دابەزینی 50% نرخی نەوت ئێران یەکەم وڵاتە کە بەو شێوە تووشی کێشە بووە تا ئەو جێگایی کە حکوومەت ناچارە تا 7,000 میلیارد تمەن لە مەسارەفی خۆی لە بەشە جۆراوجۆرەکان کەم بکاتەوە کە هەڵبەت ڕوونە بەرەچاوکردنی ڕەوتی ئێستا تاران تووشی قەیرانێکی لەوە گەورەتریش دەبێت.
هەواڵێکی دیکە و سێناتۆر باب کۆریکر سەرۆکی کمیسیۆنی پەیوەندیە دەرەکیەکانی مەجلیسی سێنای ئەمریکا ڕایگەیاند کە دوو کەس لە یاسادانەران کە یەکێکیان کۆماری خواز و ئەوەی دیکەیان دموکراتە لە هەوڵی ڕادەستکردنی گەڵاڵەیەکردن بۆ زیادکردنی گەماورەکان دژ بە ئێران. ئەوە لە حاڵێکدایە کە کۆشکی سپی پێشتر ڕایگەیاند بوو وەها هەوڵێک لە بەردەم و توێژە ئاتۆمیەکان کێشە دروست دەکات. بەپێی راپۆرتی هەواڵنێری ڕۆیترز باب کۆرکر وتی ئەو دوو یاسادانەرە کە دەڵێن نیگەرانیان لەوە هەیە کە وتوێژکارانی ئامریکایی هەڵوێستێکی جددی لە ئاستاران نەگرنە بەر لە هەوڵی ئەوەدان تا پێشنووسێکی یاسایی ئامادە بکەن کە هەر ڕێکەوتنێکی کۆتایی سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران ببەستێتەوە بە ڕەزامەندی کۆنگرا. راپۆرتێک لەم بارەیەوە ببینن. سناتۆر باب کرۆکر سەرۆکی کۆمیسیۆنی پەیوەندی دەرەکیەکانی مەجلسی سەنای ئەمریکا ڕایگەیاند کە دوو کەس لە یاسادانەران کە یەکیان کۆماری خواز و ئەوی دیکە دموکراتە لە هەوڵی ڕادەستکردنی گەڵاڵەیەکن بۆ زیادکردنی گەماروکان دژ بە ئێران. ئەوە لە حاڵێکدایە کە کۆشکی سپی پێشووتر ڕایگەیاند بوو و هەوڵێک لە بەردەم و توێژە ئەتۆمیەکان کێشە دروست دەکات. بەپێی راپۆرتی هەواڵنێری ڕۆیترز باب کرۆکر وتی ئەو دوو یاسادانەرە کە دەڵێن نیگەرانیان لەوە هەیەکە و توێژکارانی ئەمریکایی هەڵوێستێکی جددی لە ئاستاران نەگرنە بەر لە هەوڵی ئەوەدان تا پێشنووسێکی یاسایی ئامادە بکەن کە هەر ڕێکەوتنێکی کۆتایی سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران ببەستێتەوە بە ڕەزامەندی کۆنگرا. مارکرێک سناتۆری کۆماری خواز و ڕابرت مندس سناتۆری دموکرات دوایین ئاڵوگۆڕەکان لەسەر ئەو گەڵاڵەیە ئەنجام دەدەن کە تێیدا لە ئەگەری نەگەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی تا ڕێکەوتی 30 ژانڤیا خوازیاری زیادکردنی گەماروکان دژ بە ئێران دەبن. کرۆکر کە ئەندامی کۆمیسیۆنی ماڵی مەجلسی سەنای ئەمریکاشە ڕایگەیاند ئەو کۆمیسیۆنە بڕیارە سێشەممە بۆ لێکدانەوەی گەڵاڵەی گەماروکانی ئێران کۆبوونەوە ساز بدا. کرێکۆ مندز پێشووتر گەڵاڵەی زیادکردنی گەماروکان دژ بە ئێرانیان ساڵی 2013 ڕادەستی مەجلس کردبوو، بەڵام لەو کاتەدا مەجلسی سەنا کە زۆربەی لە دەستی دموکراتەکاندا بوو ئەو گەڵاڵەیەی نەخستە بەر هەڵبژاردن. ئێستا و پاش دۆڕانی دموکراتەکان لە هەڵبژاردننی نێوەندەورەی کۆنگرا لە مانگی نۆڤەمبری ڕابردوودا زۆرینەیان لەدەستداوە. کۆشکی سپی پێداگری لەوە دەکات کە لە ئێستادا زیادکردنی گەماروکان کاردانەوەی باشی نابێت و لەوانەیە ئێران لە وتوێژەکان پاشگەز بێتەوە و کێشە لە چۆنیەتی بەڕێوەچوونی وتوێژەکاندا ساز بکات. ئێستا کۆماری خوازەکان بە 54 کورسی لە بەرامبەر 46 کورسی دموکراتەکان زۆرینەی مەجلسی سەنایان لەدەستدایە. کرۆکر دەڵێت 67 دەنگ بۆ ئەو گەڵاڵەیە پێویستە بۆ ئەوەی سەرۆکۆماری ئەمریکا توانای ڤێتۆی گەڵاڵەکەی نەبێت. جێی ئاماژەیە باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا سەر بە حیزبی دموکراتە. هەروەها کرۆکر ئاماژەی بەوەشداکە کۆماری خوازەکان ئامادەن تا ئازادی پێویست بە باراک ئۆباما لە شەڕی دژ بە داعش بدەن و هاوکات داوای ئامادەکردنی پلانێک دەکەن لە سەرۆکۆماری ئەمریکا بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش. بەڵە بەرەزا ڕاستیەوەی کە لە دوایین هەبژاردنەکانی سەنای ئەمریکا کۆماری خوازەکان زۆرینەیان بەدەستهێناوە و دوای نزیک بە یەک دەیەتوانیان کۆنتترۆلی هەردوو بەشی کۆنگرسی ئەمریکا واتە سێناو مەجلیسی نوێنەران بگرنە دەستی خۆیان. زۆرێک لە کاناسان لە باوەڕدان کە کۆماری خوازەکان بە زەقکردنی شکستەکانی ئۆباما لە ئاست سیاسەتی دەرێکی توانیان ئەو سەرکەوتنە بەدەست بێنن کە ڕوونە شێوەی سیاسەتی دەرێکی ئۆباما لە چاو خەڵکی ئەمریکا جێگای پەسەند نەبووە. ئۆباما لە ئۆکراین و لە سووریە شکستی هێنا، چوونە دەرەوەی ئەرتەشی ئەمریکا لە عێراق و بە دەستوری ئۆباما ئەو کارەساتی لێکەوتەوە کە دەیبینین و چوونە دەرەوەی ئامریکایەکانیش لە ئەفغانستان بە هەمان شێوە کاریگەری نەرێنی هەبوو. هەموو ئەو شکستانە لە کاتی سەرۆکۆماری ئۆباما ڕوویداوە. لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دۆسیەی ئەتۆمی ئێران ئەگەرچی کۆماری خوازەکان و باڵی ڕاستی ناو حیزبی دموکراتەکان لەو باوەڕدان کە ئۆباما نەرمی لە ڕادەبەدەری لە خۆنواندووە، بەڵام ناکرێت حاشا بکەین کە لە سەردەبی بارە ئۆبامادا گەماروکان گەیشتنە ئاستێک کە توانی ئابووری ئێران بەرەو ڕووخان و داڕمانێکی کەموێنە هەم بدات و ببێتە هۆکارێک بۆ ئامادەی تاران بۆ درێژدان با وتوێژەکان. ڕەنگە هەمان گەمارۆگەلی ئەمریکا بوو بەهۆی ئەوەی کە خامنەی ڕۆحانی بۆ سەرۆکایەتی کۆماری ئێستای حکوومەتەکەی لە بەرچاو بگرێت و لە پیلانێکدا بیسەپێنێت بەسەر خەڵکی ئێراندا. بەڵام لە هەمان کاتدا کۆماری خوازەکان لە باوەڕدان کە لە هەلومەرجی ئێستادا هەر چەشنە نەرمینواندن لە بەرامبەر ئێران و هەروەها لایەنە توندڕەوەکانی دیکە وەکو داعش دەتوانێت دەرەنجامی کارەساتبارتری لێ بکەوێتەوە و لە داهاتوودا ببێتە گرفتێکی گەورە بۆ ئەو وڵاتە و تەنانەت جیهان.
بەتایبێت کە لایەنی تونندڕەوی کۆماری خوازەکان هیچ متمانەیەکیان بەتاران نییە و لەو باوەڕەدان دەبێت بە زووترین کات چارەنووسی دۆسیە ئەتۆمی ئێران ڕوون ببێتەوە پێش ئەوەی کە کۆرەی باکوورێکی دیکە لە هەرێمی هەستیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەدایک ببێت. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە بەڕێ هاوکارانم بەرنامەکەتان پێشکەشکرا هیوادارم کە بە دڵتان ببێت تا بەرنامەیەکی دیکە هەر بژین.